يا مريم مقدس ئەو کارە پڕ مەترسیە ڕەحم بە خۆتان بکەن خاتونی من ئەگەر بتان گرنگە ئێوە تیکە تیکە دەکەن ئەو کارە مەکە وەستا وەرە یارمەتیم دە من تۆم ڕاستپارد بوو کە ئاگاد لە ئابریگان بێت لە حاڵێکدا کە تۆ بە خوداکان خیانەتت کرد و لەگەڵ یا بووی بە هاو دەست ئەگەر یارمەتی تۆ نەبووایە ئەو هیچ کات دەستی نەدەگەیشتە معبەدەکان سزای تۆ مردنە ئەو تاوانبار نییە تەنیا فەرمانی منی بەڕێوە بردووە ڕزگاری کان تاوانی ئەو هەر ئەمەیە کە فەرمانی من جێبەجێ نەکردووە دوای قسەی تۆ کەوتووە لیدا ئەو ئاکامی خیانەتەکەی خۆی دی ئێستانەوەی تۆیە کە لە ئاوری خوداکاندا بسووتەی تۆ من لە مردن مەترسێنە لەو ڕۆژەوە کە تەواوی کەسوکاری منت لەبەر چاوانم و لە بەرپای بتەبەردینەکاندا قوربانی کرد باب و دایکی منت سەربڕی بڕیارم گەر تۆڵە بکەمەوە و لە مردنیش هیچ ترسێکم نییە دەمەوێت دەرفەتێکت پێ بدەم ئایا لە بەرامبەری ئاپۆلۆندا خودای مەسیحی وەلا دەنێ یان نا من جگە لە خودای تاقانە ناپەرستم و جگە لەویش خودایەک ناناسم ئایا بۆ خوداکانی ڕۆم کوڕنۆژ دەکەی و بۆ ئەوان قوربانی دەکەی یاخود نا لعنەت لە خوداکانی ڕووم لعنەت لە بتەبەردینەکان و بتپەرستەکان و لعنەت لە ئیمپراتۆری جنایەتکاری ڕووم ای خدای عونان ئەم قوربانیم لێ قبوڵ بکە کۆلۆنی بەهێز ئەمەیە سزای ئەو کەسێک کە خیانەت بە خوداکان کات خدایە لە من قبوڵی کە ئەم بەندە شەرمەزارە قبوڵ کە ڕەبی کچەکەم دەسپێرمە دەستی تۆ ئاگات لێ بێ خدایە بتەکانم لەبەر خاتری تۆ شکاند